من شوانێ فەقیر لەم چۆڵ و هۆڵا لەم شاخ و کێ و لەم دەشت و دۆڵا بێ غەیری خوا کەس ناپرسێ لێم هەر خۆی ئەزانێ چی بەخشیوە پێم ئەم پارچە شیعرە وەک ئامۆژگاری لە بۆ گەلی کورد ئەیکەم بە دیاری با بگەڕێینەوە بۆ 97 ڕۆژێ سەخت بوو کە کوردی تێکەوت هەوڵیانە بۆ شەڕی ناوخۆ لە بۆ کوشتنی کوڕی من و تۆ خوێنی ئەو خەڵکە بەهەدەر ڕۆی کوا حکومەتی کورد کوا سەربەخۆی زۆر پەلەمان کرد بۆ حکومەتی کورد ناوی نەماوە باقڵ ئەویش مرد دوو ئیدارەیی بێننۆکایە چوار پارچەت ئەڕوا هەتا هەتایە پارچاکسازی بوو ئیمساڵ سازانە چاکەکەیان بڕیوە زۆر چاک بزانە ئەینە برام هەر بەزمەکەی پارە خەڵەتاندنی چینی هەژارە میدیایشە لەسەر بەزمی خۆیەتی براکەی خەمی من و تۆیەتی میدیا ئەخوێنێ لە 1000 زوان قازانجی چییە لە بۆ کوردستان ئەی کاکەی میدیا ئەی برای زوانتەڕ دوو کەس بانگەکەی ئەیانەی بە شەڕ یەکێ سلێمانی و یەکێ لە هەولێر ئەیانەی بە شەڕ هەر وەک کەڵەشێر ئەیکەن بە قرمە و بە قیڕە و هاوار قازانجیان چییە بۆ چینی هەژار هەژار چەوساوەی دەستی زەمانە بێماڵ و حاڵ و بێنیشتمانە نیشتمانێگەر خێری نەبێ بۆت چ فەرقی هەیە لە زنجیر و کۆت من لە سجنابم فەرقی چیە لەلام عەبوو غرێب یا معەسکەر سەلام یا سجنی ئەوین لە شاری تاران یا ئیمڕاڵی بێ لە لای ئەردۆغان چ فەرقی هەیە بۆ منی داما و بۆ منی لە بەحری وێنا ناخنکاو چ فەرقی هەیە بۆ منی داما و بۆ منی لە بەحری وێنا ناخنکاو ئیتر بەسیەتی کوردە نەزانی تاکەی تۆ لەسەر بەزمی گیرفانی گیرفان بەسیەتی قۆڵ و هەڵماڵە با لە دەست نەچێ شۆڕشی چەند ساڵە سێ شۆڕشی گەورە لەم کوردستانە هەرسێکیان ڕووخان زۆر چاک بزانە شۆڕشی شێ مەحموود لە سلەیمانی ڕاست پێتان بڵێم ئینگلیز ڕووخانی شۆڕشەکەی قازی شاری مەهاباد رووسیا ڕووخانی خوا لە ناوی بات شۆڕشە گەورەکەی سەرۆک بەرزانی سووچی ئەمریکا بوو ئێران ڕووخانی ئەم سیانە هەرسێ دۆستی دێرینن دژمنی کورد و وەتەن و دینن کوردە بەسیەتی ئیتر نەزانی تاکەی تۆ لەسەر بەزمی گیرفانی لەبیرتان چووە شێخ سەعی پیران تورک بە سەڵ فێڵ ئەویژی فەوتان لەگەڵ عەرەبا بکەی گفتوگۆ لە تورک و فارس باشترن بۆ تۆ هەچۆن بێ ئەمان دراوسەی کۆنن فارس و تورک گوڵی بێبۆنن ئەی برای کوردی کوردستانەکەم ئاڵا هەڵگری نیشتمانەکەم تەفرەقە بەسە برایی چاکە با لە دەست نەچێ ئەم ئاو خاکە لەبەر خاتری ئەو پێشمەرگانە گەربوونە قەڵای ئەم کوردستانە ئەگەر یەک نەبین زۆر چاک بزانە نابین بە ساحێب ئەم کوردستانە